دوێنێ پارتی کرێکارانی کوردستان ئەنجامەکانی کۆنگرەی 12 ڕاگەیاند و بڕیاریدا کە خۆی هەڵبوەشێنێتەوە و چەک دابنێت. ئەمە چەندین لێکدانەوەی بۆ کراوە، چەندین بابەتی دیکەی لەسەر باسکراوە. من هاتوومەتە لای محەممەد پێنجوێنی شارەزاد لە سیاسەتی پەکەکە و تورکیا. سڵاو لەبێ مامۆستاجان، ئەم کاتەوە باش؟ کاتە باشتر، سڵاو لە ئێوەش. سپاس دەکەم. تەندروستی و چۆنە؟ خراپ نییە، باش. دەیبێت بە کۆنگرەی 12 پەکەکە دوێنێک ئەنجامەکەی ڕاگەیاندرا. ئەمە تا چەندێک پرسی هەشتی لە تورکیا چارەسەرەکەات، تا چەندێک چارەنووسی عەبدوڵڵا ئۆجەلان دیاریەکرێ و بۆ ئازادکردن. بێگومان کۆنگرەی 12 پەکەکە کە دوێنێ و پێرێ دوێنێ ئەنجامەکانی بەڕەسمی لەلایەن دەرگا میدیەکانی پەکەکەوە ئاشکراکرا، کۆنگرەیەکی تایبەتیە لە قۆناغێکی زۆر هەستیار و تایبەتی ترە. ئەم کۆنگرەیە دەمێکە گفتوگۆی لەسەرەکرێ و ماوەی ساڵێکە گفتوگۆ لەسەر ئەوە ئەکرێ. لەو کاتەوە دەست پێیەکە کە پار لە مانگی چوارەوە لەسەر مستەوای هەرە بەرزی دەوڵەتی تورکیا پەیوەندیان کرد بە بەڕێز ئۆژەلانەوە لە ئیمرالی. ئەو پەیوەندیش بۆ ئەوە بوو کە لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلانە بگەنە ئەنجامێک بۆ وەستاندنی شەڕی چەکداری و چارەسەری کێشەی کورد و ئازادکردنی عەبدوڵڵا ئۆجەلان. لێرا وەکو کەوانەیەک قاوسێگەڵێن، چونکە قانونی هیوا هەیە. قانونی هیوا قانونێکە کە یاسای هیوا کە یەکێتی ئەوروپا تەبەنی کردووە و ئەو کاتێش تورکیاویستی بچێتە یەکێتی ئەوروپاوە، ئەو قانونەی ئیمزا کردووە کە لە تورکیاش تەطبیق و جێبەجێ بکەن. قانونی هیوا ئەوەیە هەر کەسێکی حکمی ئەبەدی بوو، تەمانی ئیعدام لە یەکێتی ئەوروپا نییە و لە تورکیاش ئیعدام نییە، هەموو ئیعدامێ ئەبێ بە حکمی ئەبەدی. حکمی ئەبەدیەکەیش هەر کەسێک هەر بەندێکی حکمی ئەبەدی 26 ساڵی تەواو کرد، 25 ساڵی تەواو کرد لە حەبسخانە، بۆی هەیە بێتە دەرە و سەربەست بێ. ئەو قانونە ئەوەیە. ئەنجا بۆ شمولکردنی عەبدوڵڵا ئۆجەلان و جێبەجێکردنی ئەو قانونەیش هەر لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلانە لە ئیمرالی کەوتنە گفتوگۆ. ئەم گفتوگۆ زۆر نهێنی بوو، تاوان بە ئاگاداری ئەمریکەکانیشە، زۆر نهێنی بوو و گفتوگۆی لەسەر کرا لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان. عەبدوڵڵا ئۆجەلانیش لەگەڵ خەڵقی کورد و ئەوە بوو شاندێک دروست بوو بە ناوی شاندی ئیمرالی کە پێک هاتوون لە یادی بەخێر سەڕی سوورەیە و پەروین بەڵدان و ئەحمەد تورک چوونە ئیمرالی لەسەر داوای بەڕێز ئۆجەلان. بەڕێز ئۆجەلانیش پێی وتن شتێکی وا هەیە، دەوڵەتی تورک هاتوۆتە پێشەوە بۆ چارەسەری، بۆ شەڕوەستاندن، بۆ ئەوەی کێشەکەمان، کێشەی کورد و پەکەکە لە تورکیا لە ڕێگەی دیالۆگ و بە ڕێگەیەکی ئاشتیانە چارەسەر بکەین. ئەویش بە دەوڵەتی تورکی شیوت بوو بەڕێز ئۆجەلان، بۆوانی شوت بوو کە ئەمە کێشەی من نییە تەنها لەم 26 ساڵە لەم چوار دیوارە دانیشتوم، کێشەی خەڵقی کوردە و کێشەی تورکیاشە، کێشەی هەموو میلەتانی تورکیا. لەبەرەوەی ئێوە بڕۆنە لای هەموو هێزە سیاسیەکانی تورکیا، بە حیزبەکانی دەسەڵاتەوە، بە حیزبەکانی ئۆپۆزیسیۆنەوە، بە هێز و کۆمەلگای مەدەنیەوە ڕەئیان وەرگرن چۆن چارەسەری ئەم کێشەیە بکەین و ئایا چارەسەری ئاشتیانە بە دڵیانەوە و ڕەئیان وەرگرن بە کورتی. ئەو بوو وەفدەکە هات گەڕا لە هەموو تورکیا و هاتیشتە کوردستان و ڕێی هێزە سیاسیەکانیان بە تایبەتی پارتی و یەکێتی و هێزی دەسەڵاتی باشووریش وەرگرت و گەڕانەوە. ئەمانە هەموو بوو بەتە راپۆرت و پێشکەشی ئۆجەلان کران لە بەندیخانە. ئەویشی دەستی کرد بە دەراسەکردنی و داوای لە پەکەکە کرد کە پرۆژەیەک هەیە، پەکەکە بڵێن لە قەندیل، داوای لە قەندیل کرد کە پرۆژەیەک هەیە بۆ چەکدانان و
چارەسەری کێشەکەمان لە ڕێگەی دیالۆگەوە حکوومەتی تورکیا هاتوتە پێشێ. هەر لەو ناوە و سەر و بەندەدا دەوڵەت باخچەلی کە بیربەندێکی تورکە و بیری تورکیزم ئەو پارێزگارێکە ئێستا لە تورکیا و ئەو بۆ یەکەم جار دەست پێشخەری کرد مبادرەی کرد لە پەرلەمان چووە لای پەرلەمانتارە کوردەکان تەوقەی لەگەڵاکردن و وتی کورد و تورک برایە و پێویستە ئاژ بینەوە پێویستە پێکەوە دەوڵەتی تورکیا بنیاد بنێنەوە. ئەمەش دەنگێکی زۆری دایەوە لە میدیاکانی جیهان و ئەوروپیەکان ئەمریکیەکان هاتن بە پیری ئەم مبادرەیەوە ئەو وەختای تر عەبدوڵڵا ئۆجلانیش کەوتە خۆ. ئەنجامی نزیکەی 10 مانگ 12 مانگ ساڵێک ئەم گفتوگۆ و ئەم نهێنیەی کە لە بینی دەوڵەتی تورک و ئیبرالیا بوو ئەوە بوو کۆنگرەی 12ی پەکەکەی لێ هاتەوە جووت. کۆنگرەی بریا پەکەکەش وەکوتم لە کاتێکی هەستیار و ناسک و مێژووی بزافی خەڵقی کورد لە باکووری کوردستانە بوو و چەند بڕیارێکیان گرت ئەوەی کە زۆر مەبەست پێ و باسی بکرێ و لەسەر میدیا لێکۆڵینەوەی لەسەرەکرێ بڕیاری چەکدانان و بڕیاری هەڵوەشانەوەی پەکەکە ئەمە داوای سەرەکی شەخصی ئەردۆگان و باخچەلی بوو لە بەرز ئۆجەلا. بەرز ئۆجەلان ژۆکوتمان ڕێی هەموو خەڵکی وەرگر هی حیزبەکانی ناو تورکیا هی حیزبە کوردیەکان لە باشوور لە ڕۆژاوا ئەو کەسانەی کە نزیکن لە پەکەکە و کە دووریشن هەموو ڕێی وەرگیرە کە ئەم پرۆسەیەکی باشە پێویستە بچن بە پیریەوە. بڕیارەکانی کۆنگرەی 12ی پارتی کرێکارانی کوردستان بڕیارە گرنگەکانی وەکوتمان یەکەم چەکدانان دووهەم هەڵوەشانەوەی پەکەکە. چەکدانان وەکو ئێستا خەڵک باسیەکەن ئاژ بەتاڵەوە و کۆتایی هێنانە بە حرەکە و نازانم زۆر ناوناتۆرە لەو بڕیارە ئەدرێ حەقیقەتەکەی بەم شێوەیە خەڵک چی ئەڵێ بەڵام حەقیقەتەکە بەم شێوەیە ئەڵێ بڕیاری چەکدانانماندا و خەباتی چەکداری دەمە و دواناکەین. ئەمە نەسی بڕیارەکەی بڕیاری تێکۆشانی چەکداریماندا و خەباتی چەکداری ناکەین و بە ناوی پەکەکەەوە چالاکی ناکەین کە ئەو داوای تورکیا بووکە بێ پەک کاڵۆشێتەوە لەسەر بناغی پەکەکە و لەسەر ئەو جەماوەرە گەورەی کە هەیەە لە تورکیا و لە ئەوروپا و لە هەموو پارچەکانی کوردستان لەسەر ئەو بنکە و بناغە و دیوارانە تەنزیم و ڕێخستن و دامەزراوەیەکی تر دروسە بێ بەغێری ناوی پەکەکە دەسەکەنەوە بە چالاکی کاڵێ پەکەکەمان هەڵەشان بە ناوی پەکەکەەوە چالاکی ناکەین لەمە دووە چالاکی سیاسی و دیپلۆماسی و جەماوەری و مەدەنی پەرە پێ ئەدەین و لە ڕێگەی ئەم چالاکیانەوە داوای مافەکانی خۆمان لە تورکیاکەین و فەرزیەکەین بەسەر تورکیا. مەسەلەکە ئەوەیە ئەو کۆنگرەیەکە گیرا بە ئاگاداری و ئەمریکا بوو کە لە مەنتیقەکان نفوزی هەیە و دەسەڵاتی هەیە لەژێر کۆنتترۆڵ و پاراستنی دەستگای هەواڵگری ئەمریکیەکان و هاوپەیمانان بوو کە لێرە و توانیان کۆنگرەکە بە سەرکەوتووی بەڕێوە ببن. کۆنگرەکە لە دوو جێگە کردیان هەتا احتیاتی ئەوەیشیان وەرگرتو بوو ئەگەر جەماعەتێکمان کەوتە ژێر بۆمباچ و کار باوەڕیان نەبوو کە تورکیا بێدەنگە بێ ئەچەند ئەمریکیەکان گرێتیان پێدابوون لە دوو جێگە گرتیان وتیان ئەگەر جەماعەتێکمان تیاچوین با جەماعەتێکمان هەر بمێنێ. ئەوە بووە لە فیلمەکان و ڤیددیۆکانی شایان بینین کە لە دوو شوێن و لە دوو جێگەی جیاواز کۆنگرەکە لە یەک لەحزا بەڕێوەزەلام بە تەلەفۆن قسەی لەگەڵ کردوون مناقشەی لەگەڵ کردوون و هەندێک هاوڕێ لە بەندیخانەکانی لە بەندیخانەی ئیمرالین وەختی خۆی کە پرۆسەی ئاشتی پێشوو ئەوانە هەموو مەحکومن بە ئیعدام هێنانیە لای خۆی و 4-5 کەسن
وەکو بڵێن مەکتەبێکی لێوێ دروست کردو و هەموو ڕۆژە یەکترێ بێن و مەناقەشاکەن ئەوانش بەشدار بوون لە قسەکردن لەگەڵ کۆنگرەکانە لەگەڵ ئەندامانی کۆنگرەکە و ئەو بڕیانە دەرکرا و ئێستا بڕیارەکەیش پیرۆزبایی کرا لەلایەن سەرۆکی هەرێم بەڕێز نەشیر بەرزانیەوە لەلایەن سەرۆکی پارتی دیموکرات مەسعود بەرزانیەوە لەلایەن سەرۆکانی یەکێتی نیشتمانی کوردستانەوە زۆربەی هێزەکانی باشوور پیرۆزباییان کرد و پشتگیری خۆیان دەربڕی بۆ هەر ئەرکێک کە بکەوێتە سەرشانی ئەوان بۆ جێبەجێکردنی وە جگەلەوەی کە لەلایەن دەوڵەتانی گەورەی وەکو ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیا و وڵاتە گەورەکانی جیهانەوە پشتگیری کرا و پیرۆزبایی لێکرا و سەر ڕێەوەش لە سەرۆکی نەتەوەی گرتوەکانیشەوە یعنی بە باوەڕی من شخصی قۆناغی مەسەلەی کوردی لە قۆناغێکەوە لە حاڵەتێکەوە برد بە حاڵەتێکی تری پێشکەوتوتر مەسەلەی کوردی خستە سەر سەحن و سیاسەتی شانۆی جیهانی جارێکی تر ئەو تەوق و تۆمەتانەی کە بە پەکەکە کرا و شۆڕژگێڕانی کوردیانە و تیرۆروست و ئەو هەر بۆ معلومات بە سەدان ئەو بە هەزاران خەڵکی کورد و چالاگوان ڕۆشنبیر و لە مامۆستای زانکۆ بیگرە تا ڕۆژنامەنووس و تا ڕۆشنبیرانی تر هەموو ئەنتەلەکتۆری کورد هەزاران لە حەبسخانەن بە تۆمەتی ئەوەی کە پشتگیری پەکەکەیان کردووە لەوێ قانونی تیرۆر هەیە بە ئەو قانونی تیرۆرە ئەوانە لە حەبسخانەن هیوایانە چەندەها ساڵە هێشتا محکەمەش نەکراوە ئەمانە هەمووی کۆتایی ئەبێ پێبێنێ قانونی طبعا لە قسەکردنتیەک مامۆستا بۆ بابەتی ئەو شۆڕژگێڕانی کە گیراون بۆ ئازادکردنی ئەبڵاو جەلان خۆی بڕیارەکان ئەو شتانەی کە باس کراوە یەک دو خاڵی گرنگیتەیە پێویستە باسیکەین لێرە بڕیارە حکوومەت کۆبێتەوە تەبەنی ئەو بڕیارانی کۆنگرەی پەکەکە 12 بکوازام کۆبوونەوەی مەجلیسی وزرای تورکیاش بوو مناقەشەیەوە کرا و تەوسیەی پەرلەمان بکەن پەرلەمان عەفوێکی گشتی دەربکە بۆ هەر کەسێک و هەر ئەوانەی کە پەیوەندیان بە شۆڕشی کورد و حرەکەی پەکەکەەوە بووە و بەندەکان ئازاد بکرێن لە زمنیانە بەرزەوە جەلان وەکو وتم ئەو قانونی دووەلیەکە قانونی هیوا شمولیەکە ئەوی ژەگرێتەوە ئەمانە ئەبێ پەرلەمان کۆبێتەوە بڕیاری عەفوی گشتی دەرکە هەندێک خاڵ هەیە داواکەن برادرانی هەدەپیش مەشروعێکی 12 خاڵیان تەقدیم کردووە بۆ گۆڕانکاری لە دەستوری تورکیا کە خۆیان ئەڵێ ئەنەیاسا لە ئەنەیاسا ئەو بەرگە و خاڵانەی کە ئینکاری وجودی کوردەکە ئینکاری کولتوری کوردەکە قەدەغەکردنی زمانی کوردیە ئەمانە ئەبێ هەمووی ئیلغا بکرێت لە پەرلەمان بە قەراری پەرلەمان و عەفوێکە گشتی دەربچێ و پەکەکە بە ناوێکی تر چالاکی سیاسی بکا و هەوڵ بدا خەڵکێکی زۆر ئێستا نزیکەی 50 ئەمونە ئەندام پەرلەمانی کوردەیە ئەمانە زیاد بن بە کێتلەیەکی پەرلەمانی و لە ڕێگەی پەرلەمان و مینبەری پەرلەمانەوە مەسەلەی کورد مناقەشە بکرێ و هەوڵ بدرێ بۆ چارەسەرەیەکی گشتیگیری مەسەلەی کورد لەبارەی چەکدانانەوە کە چەند شوێنەیش دیاری کرا بۆ بابەتە ئەمە تا چەندێک گرنگی ئەیە بە پارتی کرێکارانی کوردستان بۆی کە جاریشی دیکە تووشکە دژیان نەوەسێتەوە خۆی ئیسا لە مەسائلی دووەلیە ئیتیفاقەیە گرنگیەکە تەنها دەوڵەتانی زلهێزن کە لەبەینان بە تایبەتی ئەمریکا و فەرەنسا ئەگەر ئەوانە زەختی زۆر لە چونکە تورکیاش دەوڵەتێکی گەورەیە ئەندامی ناتۆیە و ژێگەی احترامی یەکێتی ئەوروپا و ناتۆیە لە مەنتیقەکە ئەمان بتوانن بە ئوسلوبی خۆیان فشار لەسەر دەوڵەتی تورکیا بکەن کە ئەم کارانە جێبەجێکایینە گرنگی خۆی تاریخی دەوڵەتی تورکیا بەرامبەر بە کوردیارە یعنی گرنگی نییە هەتا لەو وەکووتم باوەڕی ئەوان کە ئەمریکا گرنگی دابوو کە ئاسمان بپارێزێ و هیچ شتێک هەڵنەسێ لە ئاسمانی عێراقا و ڕۆژانی کۆنگرە
بەڵام احتیاتیشیان وەرگرت کۆنگرەکەیان کرد بە دوو بەش وتیان نەوەکو هەر دەوڵەتی تورکە و مەغامرەیە بکە و مەجموعەیە لە عەسکەر شتێ بکەن لە کۆنگرەکە. قەزم ئەوەیە گومان هەر هەیە بەڵام ئیتر ئەمەش سیاسەتە سیاسە دوای لێ هاتووە دووەلیەن لە هەموو دنیا سیاست کە دوو دەوڵەت دانیشن ئەڵێن نییە دووسێت تۆ ئەومەم بۆ بکە من ئەوە بۆ بکەم تۆ ئەوەم بەرێ من ئەوە دەوێ ئەوان وتیان چەک دابنێ خۆ تاوەشێنەوە ئێمەش ئەمانەیەکەین ئێستا چاوەڕێیەکەن وەکو ئەڵێن برادرانی پەکەکەیش خۆیان ئەڵێن ئێستا تۆپەکە لە ساحەی دەوڵەتی تورکایە ئەگەر ئەمانەی کرد ئەوە یەکجاری چەک دانێن و ئیتر ئەوە تەبعاً ئەوێش ئەوە قۆناغی دوای ئەم قۆناغەیە چۆن چەکدانێن چی لێەکەن هەندێک درە و دەلەسەر لە یا قسە و باز لە سۆسیال میدیا بڵاوە کرێتەوە کە چەکەکان وەرن لە سەی سایقداێنێن و لە هەولێر و لە زاخۆ نازەمچی ئەم شتانە هیچ ئەساسی نییە مەسەلەی چەک هەروەخو خۆی وایە چونکە بڕیارەکەی کۆنگرەی 12 پەکەکە ئەڵێ ئێمە دەمە و دووە لەسەر داوای بەرز ئۆژەلان و بڕیاری کۆنگرە شەڕی چەکداری ناکەین چەکمان داناوە واتە تەسلیمی ناکەنەوە ئەتر یعنی تەسلیم بەکێ بکەن جارێ خۆ ئەبێ حکوومەت هەیە دروستکە ممکنە کە ئێمە ئەو بەشەی کە لێرەیە لە عێراق هەیە لە هەرێمی کوردستانە ممکنە ئەو وەختە کە ئەم شتانە کرە لایەن پەرلەمانەوە ئەم شتانە بوو ئەبێ هەیئەتی دروست بکرێت لە حکوومەتی عێراق لە حکوومەتی هەرێمی کوردستان لە پەکەکە لە ممکنە مەجلیسی ئەمنی دووەلی یا ئەبسەلیبی ئەحمەر یا ئەمانە لە بەی نابن چەکدارانە خۆەوە نییە ئەمان لەو ماوەی پێشوە حکوومەتی تورک مانگای لەمەوە پێش لە منتیقەی شارباژێر و چیای ئاسۆسوانە بەیان فڕیاتە خوارەوەڵێ وەرن تەسلیم بن ئەوە سەرۆکەکە تا دەڵێن چەکدارێن چەکەکانمان تەسلیم بکەن یعنی ئەم شانە دوورە لە واقعەوە کوتم ئەوە مەرحەلەیەکی ترێشتا مەرحەلەیە ئەوە نەهاتەوە چەک چی لەکەن بەڵام ئێستا قۆناغی یەکەم مەرحەلەی یەکەم چەک وەستا و شەڕ وەستا چاوەڕێی ڕەتفعلی حکوومەتی تورکیاکەین بەرامبەر بەو بڕیار کۆتا جارکەی بوو بەڕێز ئۆجەلانە بینی بەڕێز ئۆجەلان کۆتا جار ئەوە ڕسمەکەشمە لەوێ لە ڕۆما ئەو وەختەی کە دەست بەسەر بوو لە ڕۆما بینیومە و چەند سەعاتێک لای بووم و زۆر شتی تازەی پێوتم و زۆر شتیشی کۆتا جار لە ڕۆما دیم لە ئیتالیا ساڵی 92 کە لێ جارێ پەیوەندی پێوە نەکردووە هیچ قسەیەکتان نەکردو پەیوەندی بەڵێ لە ڕێگەی ئەم شاندەی کەچوو بۆ ئیمرالی لە ڕێگەی پەروینەوە من هەوا سەلام و کیلامە میخۆم بۆی ناردو ئەویش هەر جارێک شاندی پێشوش کە چوون بۆ ئیمرالی لەیلا و ئەحمەد تورک و پەروینەوەوانە هەموو جارێ سەلامی بۆ ناردوم هەر کەسێک بێتەوە لای سەلامی بۆ من ناردووە زۆر جاریش من ئاگام لێنم و برادەران گۆڤارێکی داخلیانەیە سەرخۆبوون لە سەرخۆبوونا بە تورکی سڵاوەکانی ئەو ئەڵێ سەرۆک سڵامی لە پێنجۆنی کردووە و جارێکی شتێکی بۆ نووسیم نامەیەکی بۆ مامجلال نووسی منان لێرە هێنام مامجلال نەخۆش بوو دام بە هێرۆخان لەو نامەیە کە بۆ مامجلال نووسی بوو نامەیەکیشی بۆ منووسی بوو هەروەهەیتر هەروە بدێک چوو بێتە لای سەلامی بۆ من ناردووە نەوزانی چی بۆ مامجلال نووسی بوو مامجلال وەختی خۆی کە من لە ڕۆما بووم ئەو ڕۆژەی کە لە ڕۆما بووم بە ئەحمەد بامەرنیا دکتۆر ئەحمەدا نامەیەکی بۆ بەڕێز ئۆجەلان نووسی بوو کە پێم ناوخۆشە تۆیسە لە ڕۆمای و دەست بەسەری و هەر شتێک بە من کرێ ئامادەم حتا نامەکە بە عەرەبی بوو کاگەحبەند لەوێ بوو کە من چوومە ژوورەوە ئەو لە ئەوە شوێنێکی بچکۆلە دانیشت بوو کۆ بڵین پرزگە برادەرێک دوو برادەری لا بوو
پێیان وتم وتیان ئەمە بە هاتووە کە چوویتە ژوورەوە بە بەڕێز و جەلان بڵێ ناوی مام جەلالی پێتر من پێم وت حتا بە خۆشمی جوابەکەی بۆ نووسیمە ئاوا بۆ تاریخ بە مام جەلالێ نامەکەتم پێگەی سپاس دەکەم سوپاسی هەست دەکەم کە بەرامبەر بە من هەتا من لە ژوورێکی پچکۆلا هەم چواردەوەرم عەسکەری ئیتالیە ئەگەر ئەتوانی ممکنەوە نامی سەرش لە ئەرشیفی مام جەلالەما بێ ئەگەر ئەتوانی لە ڕێگەی ئێرانەوە ڤیزەیەکم بۆ وەرگرە من لە ڕێگەی ئێرانەوە یەم بۆ ئێران و لە ئێرانەوە چم بۆ قەندیل بەڵای برادەرەکانم ئیتر تا ئەو نامە گەیشت و ئەوە بوو هۆژەلانیان لە ئیتالیا دەرکرد و مام جەلالیش تووشیە و نەخۆشی و چارەس وەزع بوو کە ئەیزانی زۆر سپاس بۆ بەڕێستان. سپاس بۆ دەست خۆش بێ.